یەکەین مێژوویەشی درێژ ینی بەڵام بێگومان گفتوگۆ شەر هەردەگرێت من ئەوە هیوایەتی خۆمە بەڕاستی ینی خەونم ئەوەیە بگەڕێمەوە سەر ئەو دراسە مێژوویە بەڵام ئەوە دنیای سیاست ئەوەی کردینە ڕای پێچاوین ناتوانین ئەگەنا ینی من هیوایەتم مەسەلەی مێژووی و لێکۆڵینەوە و بەدوعچوونە هاوڕێیان دۆستێک دێتە بەردەست ئێمە ئێوەڵی گرنگە ینی من پێم تاوانە باس نەکرێ یان نەکەویتە ناو ئەوە ئەگەر ئەو گوتم کاری من کاری و چالاکیۆم بۆ خۆم ناتوانم زۆر قسە بکەم حەزم لێیە بێنی خۆم لەوە دەبینمەوە چەندە قسە دەکەم بەلای کەم نیوەی ئەوەندە کاری و چالاکیش بکەم چکە زۆر شەرمە ئینسان بەس بەخۆی تەوجیه ودا و قسە بکە و ڕەخنە بگرێ و بەڵام هیچ ئەرەک و بەرپرسیارەتش نەخاتە سەر شانی خۆی هاوڕێیان ئێرانی زۆر لای منیش کە پێیان گوتم بۆ جێگای سەرنج کە خەسووی مەسرور بارزانی و داچسی جوان بارزانی و سامان خەڵکی پێنجوێنە ینی سۆرانی ئەوە شتەشی نوێ بوو بۆیە پێم گرنگە ئێوەش ئاگادار بن بەڵام یەک سەرنج بدەم هاوڕێیان زۆر خەڵک بەم دەری بەڵگەت چیە ئێکاچی من ئەنیە تۆ لە وڵات باشزانیت سیستەمەکی ئەرهابی دیکتاتۆری هەیە یعنی خەڵک ناوێری سەجیرێکشی زۆر پەیدا بە ناوێرن لایەک بکەن لە ترسی ئەوەی هەندێکیان هەند سزادە تو دەی بە من دەڵێی بەڵگەکەم پێپشاندا وەک ئەوەی هەزاران بەڵگەی تر نەبی وەک ئەوەی ئەو سیستەمە نەزانین خەڵکێک هەیە لە کوردستانە ئەوە حەقە شەڕەوای خۆی بە دیار نێخیتن لەبەر ئەوی چش گرنتی ژیانی دەکەی دووش خەڵکێ لە ئەوروپا دەری نامێوێت ناوم کەشفکەی بەس ئەوە زانیاری پێ بدەم چی لێ دەکەی ینی ئەگەنا لە ئەوروپای وەڵایە من لە ئەوروپا ئەیبیانی ئینسان لە هەندێک شت شەرم بکات بترسی هاوڕێیان بینە سەر ناوەڕۆژ چیرۆکەکە چۆن بووە مەلا مستەفا کۆمەڵێک ژنی لۆ کوڕەکانی خۆی نهاتە بە خۆشی لە دوو عەشیرەت ژنی هەیە بۆ خۆتان دەزانی هەم ژنی زێباری هەیە هەم ژنی بارزانیش هەیە هەرسا کۆمەڵێک ژنی لۆ کوڕەکانی هینایە ینی زۆر بە زیرەکاتی ئەوە فکرەیەکی زیرەکاتیە بەخۆی لە دوو عەشیرەتی دیار گەورە وە کوڕەکانیشی هەر یەکەو لەنەوە عەشیرەتێکە و هەندێکیشیان تەمەڕودیان لێی کردیە وەک عوبێدوڵڵا ینی ژنێکی نایە هەندێک دەڵێن عەرەبە تەوانەوە لە مەسادر و سەرچاوەکان زۆر بازەکەن بەداخەوە دوو ژیانیش وە کوشتی مەلا مستەفا بە بڕیاری مەلا مستەفای کوژرا لە پەرتووکە مێژوویەکان هەیە هاوکات ئێستا دەنگوویەک هێست نیهادیش بەدەستی ژنێکی سۆرانی هەیە و منداڵی هەیە من ئەوە دەقیق نیم یعنی لەبەری سەرچاوەکان نادیارەکەی بە منی گوت ئەڵێ من زۆربەی زانیاریەکانی ڕاست بوو بەس ئەوە لە بۆ من نوێ بوو بەڕاستی یعنی کە 10 ساڵێک دەبێت ئیسابیریش بەڕاستی دیوەکوتم بلای منیش نوێ بوو ینی بەس ئەمن جێم لێ بووە کە هیوا میرزا کەریم ئەو سەبەرپرسەکەی وەختی خۆی دەیانگوت ئەوە لەگە ماڵی بارزانی تێکەڵی هەیە هەر ئەوەندەم دەزانی لە نەوەتەکان بەڵام ئێستا دەرکەوت کە خەزورانی مەسرور بارزانی و خزمی سیروان بارزانی کە پێیان عەیبە بازکەن کە پێیان عەیبە بۆ زانیێت ئێستا دەینە سەرێ هاوڕێیان چیرۆکە چۆن بووە مەلا مستەفا لە 1970 لە ڕووی ئەمنیەتەوە چتە سەر سنوورەکان ئەو سنوورە دروستکراوانەی نێوان ڕۆژهەڵات و باشوور گوندێک لە نزیک سەر سنوورە پێنجوێن گۆخڵانی پێدەگوترێ گۆخڵان 20 دقە لەو لاتری ڕۆژهەڵاتی کوردستانە ئەنی هەر پەڕپەڕتەوەوە لە بۆ حدودی دروستکراوی ئێران کە ناوی ساوزی بووە ساوزی گوندەکەی ڕۆژهەڵات بۆیە بە شەو بە ڕۆژ خۆی شارتەوە لە ئەشکەوتێکەوە لەو گوندەی یان ئەو کاگەرەوە بە دەپەڕێەوە گوندی ڕۆژهەڵات ساڵی 1970 مەلا مستەفا لەگەر چەند چەکدارێکی خۆی دەچوە ئەو ئەشکەفتەکە ناوەکەی من نەپرسی بەڕاستی ئەشکەوتەکەوە لە گوندی گۆخڵان بە شەو یان کە تاریکدا دەهاتە ماڵەکی کە ماڵی شێخوا عەبدوڵڵای پێگوترایە شێخوا عەبدوڵڵا نزیک مزگەوتێک بووە لەو پێشمەرگە و چەکدارەکانی مەلا مستەفای زۆر باش بووە دووری گوند بووە کەم کەس زانیتی و توان نزیکی ئەشکەوتەکەش بووە ئیتر لەو مابینەی تاوانەوە بڵێم گوندی گۆخڵان وەکو پایتەختە چەند 5 گوندە و 2 گوندی پێکەوە سارد و کانیگەرم پێکەوە
ینی گۆخڵانی پێدەگوترێ وا دەڵێن چێخواکەی ناوی چێخوا عەبدوڵڵا و ئاغاکەشی ناوی ئەحمەد مینە ڕەتان بووە. ئەحمەد مینە ڕەتان. ئیتر لەو هات ئەوانە سابیری کوڕی لەگەریدا بوو مەلام هەم سابیر مەعجوبی ژنێک دەبیتن ناوی سەبری دەبی سەبری واتە دەکات دایکی هاوسەری مەسرور بارزانی و دایکی سیروان بارزانی و سامانی لەگەر ئەوەی سابیری لاقەت یعنی مەلا مستەفا داوا دەکاتن لە چێرخوای گوندەکەی و لە ئاغای گوندەکە لەگەڵ ئەوەی ئەو دەنگۆوە هەیە بەهێزیشە ینی کە ئەو ژنە دەستنیشان کرایتە دەستنیشان کرێ کوردەواری کۆن ئەوە هەبوو یان لە منداڵیەوە دەنگەوە لوتووە یان ئەوەتە وابزان وعدیان پێدا بوو کە بدەن بە کابرایەک بەڕاستی من ناوەکەم وەرنەگرت بەخۆم یعنی وتی باس ئەو مردیشە ینی مردیشە دەستنیشان کرایە بە هەر حاڵ ینی ئەوە لە کوردەواری ماوەکو گوت کورە هەبوو هە لە منداڵی لە دایک دەودەگۆ کچە لە بۆ ئەو کوڕەیە تەواو یعنی لە حدودێک ئەوە داهاتە داخوازی ئیتر نازانم داخوازی کرایە مارە بڕ کرایان ئەوەتە هەر ئەوە دەستنیشان گرنگ مڵکی یەکێک بووە بە زۆرم لێ پێیان تەلاقدایە وازیان لێ هینایە لە سابیری کوڕیان مارە کردیە سابیری کوڕی مەلا مستەفای سابیری کوڕی مەلا مستەفای چار منداڵی هەیە ئێستاکە سیروان سامان و سەوسەند کە ئێستاکە هاوسەری براینێ چیرە وەزەم بازە هاوسەری ویە و سەیران هاوسەری مەسرور بارزانیە داچی ئاریانی ئەوانە ئەسڵ داچیان خەرچی گوندی گۆڵخان واتە خەسووی مەسرور بارزانی و داچی سیروان بارزانی خەرچی گوندی گۆڵخانی سەر بە پێنجوینە ئەو چار منداڵی لێ دروست کرا دوای ئەوە کە لەگە مەلا مستەفای بوویتە کێشەی سابیر و لوقمان و عوبێدوڵڵا کە سەدام دوای ئەوە هەرسێکی کوشت بۆ زانیاریتان لە ئەوان تەمەڕودیان لە بابیان کرد یعنی ئەوە نییە شەهیدی کورد و کوردستان و ئەو شتانە بن تەمەڕودیان لە بابی کردێت ئیتر منداڵەکانی کە ژنەکە بەڕاست ناوی سەبریە ژنەکە ناوی سەبریە کچی ئاغای دەیەکە دەبی ناوی ئەحمەد مینە ڕەتان دەیەکەش و گوتمان گۆخڵانە سەر بە پێنجوین بووە هەتا وەکو 95-98 ئەوە تەحویلی سەر گەرمک بووە و سەر سنوور بووە لە ڕووی ئەمنێتەوە ئەوە بووە تاوان ئەو سەبری کچی ئەو ئاغای دوای ئەو بوویتە هاوسەریشی هەتا 75 بە خۆی و ئەو دوو کچەکەی گەورەترن دیارە لە سامان و سەیران سەوسەن و سەیران چیتەوە گوندەکەی خۆ چەندین جار ئەوە هیچ ئێستاش دەڵێن برۆ تازێ و شت زارزار دەستەوە بەس ماوەیەکی کەم دەچی بەس دەمێ ئەوەش بڵێن هەموو منداڵەکانی پێیان شەرمە باز بکەن کە ئێستا خەڵکی ئەو گوندەنە خەڵکی پێنجوێنن و سیروان و سامان ناسنە تازەکانیش یعنی پێیان شەرمە ماڵی خاڵانیان ئەوەیە بەڵام ماڵی خاڵەکانی هەموو پارتی هەموو پلە و باڵایان هەیە مەسەن کەیوانێکیان هەیە مدیری ئاسایشی ڕۆژ ئەوەیە سەرپەرشتی بازم بەشی هۆشبەرەکان دەکا و ئەو حەوت خوشتی هەبوو بۆ سەبریە ئەمن کە حەزم نەکرد هەموو ناوەکان بژمێرم یەکێک لەوانە بابی ئەو هیوە میرزا سابیرەی یەکگرتوو بوو کادیرێک بوو و بابیوی بوو کە دوو کوڕیە بوو ئەزانم هیوا و کەیوان کەیوان ئێستا لە ئاسایشە گوتمان هیواش یەکگرتوو بوو بەڵام معتەبەرە زۆر لە لای ماڵی بارزانی و دەڵێن هەتا مەسعود بارزانی بە پاسەوان و شتەکانی وتیا وەختە هیوا شاد دەرگا کراوە سیقەیان پێیتی و هەم لە ڕووی تێکەڵاوی و هەم خەزوورانی ماڵی ئەوەیە هەموو بەرەبابی خاڵانی خێزانی مەسروریان دایکی باوە بڵێن دایکی سامان و سیروانی پارتین و لە هەولێر زۆربەیان دادەنیشن
بەڵام لۆ تازێ و شت لۆ گوندەکەی خۆیان وەکو گوتم سەبری ماوە لە ژیان جار جار دەڵێن دێتەوە بەڵام منداڵەکانی یەک کەس نایێتەوە بەڵام تا 75 دوو کچەکەی لەگە خۆی هینایتەوە ئیترەوە ژیانە هاوڕێیان من دەمەوە بڵێم هەتا چکۆ گۆڕانکاری بەسەرادێ وەکو ئەو هاو شەشم لە سەرەتاوە باس کرد بدایەت مەسعود بارزانی ئێستا بە خۆی کوڕەکانی خۆی پێ کۆنتڕۆڵ ناکرێ و حەز دەکە بەس ژنی لە بارزانی بین چکو ماڵی مەلا مستەفا و زۆربەی بارزانیە باڵا دەستەکان ئەو هاوچشانیە قبوڵیان نییە کچی بارزانی مرد بە هەر سەرۆک عەشیرەتی کەش بکاتن پلەی باڵای هەبێت قبوڵیان نییە بارزانیە ڕەسەنەکان نەکەەوە عەشائیریکە مزوری و نازام ئەوەی کە تیرەی خۆیانە گروپی خۆیانە بەڵام ئەوان بۆیان هەیە ژن لە هەموو قەومەکی بێنن هەر لە بەرهەندێ وەکو گوتم جگەلەوەی مەلا مستەفا بە کەیف خۆی یعنی ژنی لە بۆ کوڕەکانی لە هەموو شار و شارۆچکانی هینایە ئێستا مەسعود بارزانیش هاوڕێیان بۆ زانیارێت لە کاتی بەدواتچوون بابۆی کوڕی ژنەکی ئەوروپی هەیە دەدان گوت مەسعود قبوڵشی نەبووە ترگوت پێدەهینم تاو جیرێک پەیدا بووە تەمەڕون لە باب دەکە لە هەموو ئەوە هاوچەشەیە ینی بە کەس ڕاناوەستی ئەو مەسعود قبوڵی نەبوو بەڵام گوتیان بە ئیجباری هینای بابوو کوڕێکی سلۆڤاکیان دەچ دەنێن گوستافیا وەیسی کوڕیشی ینی ژنەکەی دهۆ چییە ژنەکەی دهۆ چییە کچی مهندس ئەحمەدیە بەنمونە ئیتر ئەوە دەپەر ئەوە بی ینی ڕاناوەستی بەس من ئەوی قەزم لەوە دێ ئەو چیرۆکە مێژوویە کە ئەوانە خەڵکیان باگراوندیان دەگەرێت و سەر خەڵکی پێنجین و پێیان شەرمە منداڵەکانی بە تایبەتی سیروان و ئەوانە قەت نازان تازێگانی ماڵی خاڵانیان ینی نازانمە شەرمەکە لە سدا ئەگەرێت و داکت سۆرانی بی و خەڵکی ئەو گوون دەبیت ئینسانی نەمومان لە سەروی ئەمە لە سەروی کوردبوونیش نەک ئەو عەشیرەت و خەڵکی هەولێرە و ئیلا ئاخری کوردم شانازی دەکەم خەڵکی هەولێرم شانازی دەکەم خەڵکی دیبەگەم شانازی دەکەم خەڵکی گەڕەکەی خۆمانم خەڵکی کوڕی بار هەرگڵێک و ئەمبارێکم شانازی دەکەم ینی لۆش پێمان شەرم بی گرنگ سیفەتەکانی خۆمان چۆنە ئەوم ینی بەگشتیە ئینسان بەڵام لە سەروی هەموو ئەو شتانە لای من ئینسانی بوون مرۆڤ بوون ینی تورکەچی ئازادی خواست دەبینم زۆر خۆشم زیاتر دەوێت لە کوردەچی خائین ینی لە کاتێکدا تورک وەکو میلەت زۆربیان شۆڤینین بەڵام تورکەیە من دەبینم هەڵوێستی زۆر جوانە لە چالاکی دێبەشدار دەکات زەدی حکوومەتی تورکیا بڕوا بکەن بە تایبەتی لە ناو نخبەیەک ئەدیب و نووسەری من ئاهەنگ و ساڵیاد و چالاکی ئەو هەواڵانەی پەکە کردیان چەندین تورکیان هینایە گۆرانی وتیە ئەوەی کردیە بەرحاڵ بێمەوە قسەی کۆتاییشمان هەر ئەو بەر ئەو بەڵگە مێژوویە بوو ویستم لۆتان باز بکەم کە دایکی سیروان بارزانی گرە سیروان عیبە خۆت پێش شەرمە بچێ تازەی ماڵی خاڵان تویان بڵێ دایکم سۆرانی نییە بڕوا بکەوە هیچ عیب نییە بەس ئەو هەڵاتن و ئەو دزیەت عیب بوونە ئەو هەموو دزی و تاڵانی ئەوە عیب بوونە هاوڕێیان کاتێکی خۆش من هەوڵ دەدەم ئەو شتانی کە گرنگ بی تۆماری بکەم و ئێوەش بزانن و وەکو بەڵگەیەک ئەوان زانیاریەک با خەڵک بە دواتچوونی تر بکات ئەو من دڵنیام لەو سەرچا و ئەوانە کە باسی دەکەم بەزۆکو گوتم ئەوە زانیاریەکی گشتیە نەوەک لێکدانەوە سەرنجیان خەبەر کاتێکی خۆش